مولوی جه درد هاوم فردم درد ویم زانا ایش هاوم فرد ایش هاوم حافظه جیاری نکات بەڵام ژێ تو خیاڵێت و دەروون ئاورد هاناوت کرد ئەو من بێمەیلیم کرد من ڕۆی مامەڵەی گردین خاس و کەس جەڕا و سەبازار شارەکەی ئەلەست جەسەر دوکانچەی شاوی سەرتوجاران وەرگرتم کاڵای باڵای نازاران نامان لە گۆشت مەرفەردەکەی من فەردەوەش مەزمون بێگەردەکەی من هەر ساعت دەردێ و تەرچەنی بیۆماش و ئاخفەی دەردێ هەنی خەتاب ئەم دیبەیتە لە دەستگاها ئاسایشە سلێمانیە یەکێتیە نیشتمانیە کۆی حکوومەتە هەرێمە کوردستانە خەڵکە هەرێمە کوردستانە و بیرهانەوەی هەڵەبجەم کرد بۆتان وا تاکە کەسێک کە تریبوناڵە هەڵەبجەی بردەڕێوە من بووم و ئێستاش ئەو تریبوناڵە هەڵەبجە لە ڕۆژە قیامەتە هەڵەبجە هیچ وەخت نەبەری ئەدەم نە پشتە پەردەکانی تێڵم بشارێتەوە نە تێڵم لە بین بچێت لە داستانە پێغەمبەرایەتیە پێغەمبەر ئیتمامە حوجەت ئەکا بە خەڵکێک ئەژێ دەست هەڵگرن دوای ئەوەی کە ئیتمامە حوجەتی کرد و دەستیان هەڵنەگرت وەکە قەومەکەی لووت وەکو قەومەکەی سەردەمان نوح وەکو عاد و سەمود خوا عەزابیان بەسەرا ئەدات و نابودیان ئەکات ئێمە هێزە خوامان نێ لە پشتە هێزە مەلایکەی خوامان نێ لە پشتە ئەمدادە غەیبی و ئەمانەمان نێ لە پشتە بەڵام یەک چەکمان هەست ئەو چەکەش چەکە زمانە لەناو ئوستورەگەلە دینیە موسا کە گەرێکیسی بڕواتە دەربارە فرعەون داوا ناکات لە خوا لەشکرە میکانیزەی پێبا سەیارەی دەرئی پێبا داوا ناکە هەزاران چەکداری پێبا تا بڕواتە دەربارە فرعەون بەڵکو داواکە عوقدە لە لیسانی گری لە زمانی هەڵگرێت تا بتوانێ قسە بکە تا بتوانێ لە بەرامبەر سەحر ساحرانە بوێسێت تا بتوانێ لە بارگای فرعەونە بوێسێت و بیرتان تێرمەوە گەشاوەیە کولتوری یونان بە هەبوونە سۆفۆکۆل و نووسینە نەمایشنامە و تراژێدیاس ئەنتیگۆنە کچە ئۆدیپ وەختی دوو برای ئەمرێت و یەکێکیان خودکوشی ئەکات و کرۆن ئیجازە نادات کە لاشەی خۆکوژ لە ناو شار و گۆڕستانە شارە دەفن بکرێت ئەنتیگۆنەی کچە ئۆدیپ لەسەر قانونەکانت دڵی لەسەر ئەخلاقی براکەی خۆی دەفنەکاتە ناوە گۆڕستان کرۆن فەرمانە مەرگە ئەنتیگۆنەدا وەکو شا وەکو دەسەڵات ئەنتیگۆنە خودکوشیەکە خۆ ئەکوژێت و ژنە کرۆنیش خۆ ئەکوژێت و کرۆنە پادشا و بەرنفری نەخوا ئەکەوێ و دەسەڵاتی لە یەک ئەپاشێت ئێوە ئیجازەتان نەدا خەڵکە کورد لەسەر سنەتە تەقلیدیە ئەژدادی ئازیەتی بگێڕێت بۆ کەس و کاری لە ئاسایشە سلێمانی داوا کریا تا بە شێوەی نەمادین چادرێ دابنرێت و بۆ خەڵکە ئیلام و کرماشان ئازیەتی بگێڕن و بەناو یارمەتی کۆبکەنەوە ئیجازەتان نەدا بەڵام لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکانە بۆ ڕۆژئاوای دۆڕیاگە دەسە دەوڵەتان و پەکەکە
شانۆتان گێڕا شالۆی ورد و دەرسە خەڵکە قارەمانە هەرێمە کوردستان. دەوڵەتە ئێرانی بێسزاکانە ئێرانی ڕووی ئیسرائیلیان سپی کرد، ڕووی بنیامین نەتەنیاهویان سپی کرد. لە 48 ساعتە هەزاران ئینسانیان کوشت، هەزاریان بریندار کرد و سەدها هەزاریان گرت لە چاوەڕوانی سێدارە. شارۆچکە نییە بە سەدان کوڕ و کەنیشک پیرەژن و پیرەمەردی نەکوژیاوی لە دەسڕێژێکی 1 ساعتە. ئیسرائیل بە هەموو فەسادە وجودیەوە نزیکە 3 ساڵە 70,000 کوشتەی گرت. بەڵام بێسزاکانە ئێرانی لە 48 ساعت ئاماریان لە 50,000 تێپەڕی. دیمەنەکانە کەهریزەک و بەهەشتەزارا و گۆڕستانەکانە شار بە شار و شارۆچکەکانە ئیلام و کرماشان و شاباد و نوراباد و لە تەسویرەکانە ئاشوێتس و هۆلۆکۆست دڵتەزێنتر، نابەشەریتر و نائینسانیترە تل لە جنازە لەسەر جنازە لە ناوە ترەیلی هەژدە چەرخە شاعر و نووسەر و پیرەپیاو و شوو و هاوسەر و دایک و مناڵ و گەنجە بە هیوا یەک لە دوای یەک وەکو لاشەی سەلاخی کریاگ لەسەر یەکتری دانریاگن. دنیا پەردەی ڕەشە جنایەتە عەلەیه بەشەریەت لا نادات، نە تراژدی ئەخولقێت نە ئازادی ئەگێڕێت. پێتان وابوو بتڵەئا و بەتانی و دەردە ئەو مردمە ئەخوا، ئەو مردمە سوال ئەکا و تۆ نانی پێ بدەی. تۆ ڕەچەڵەکە ئەژدادە خۆتە گەم کردگە ئازێتی ناتوانی بگێڕی. بەڵام من ئێستەیش ئازێتبارە هەڵە بجەم، ئێستەیش ئازێتبارە هەڵە بجەم. نەتانهێشت پێتان وایە هەروە دنیا هەورەمێنێت و خۆر ناداتۆ. ئینسانیەتە ئینتخابی بەکارەوەن ئەوانەی وا لە ئێرانە دانیشتگن بێسزاکانن، ستەیت نین، دەوڵەت نین. من ئەزانم ئێوە پێتان وایە کە زمان ئەسڵحە نییە، پێتان وایە ئەتوانن لەمە قوتار بن دەرچن، ئەتوانن لە قوشبنێکی ئەم دنیا دانیشن ئارامش بگرن. بەڵام با بزانن مێژوو ڕسمگەل و عەکسگەلێکی هەست. کتەیە ئینسانەکان کە تێ ئەپەڕن ئەوەستن و ڕسمێکی تیاگرن. بۆیە مێژوویە بەشەر بە تایبەتی لە ڕۆژ ئاوا لە دنیای مۆدەرنا عەکس زۆر زۆری گرتگە. بابزانن دەسەڵات بەر لە مۆدەرنیتە چوار جۆر بوو، یا مۆنارش بوو، یا ئۆلیگارش بوو، یا دموکراتیک بوو و دموکراسی بوو، یا تئوکراسی و دەسەڵاتە کلیسا بوو. بەڵام لە عەسرە مۆدەرنا کە بە ماکیاوەلی دەستی لێ کرد و تۆماس هابز لە لەڤیاتاینا هۆنیەوە و گەیە مەقتع جان لاک وتی ئینسان ئەوەی کە گەرەکیسی نیشن ستەیت دروستکات، یعنی ملت دەوڵەت دروستکات، ئاوا دروستەکرێ کە ئینسان سێ مافە تەبیعی هەست: حق حیات، حق ئازادی و لیبەرتی، حق خاوەنداریەتی و مالکیەت و پرۆپرەتی. ئینسانەکان بەم سێ حەقەکە لەدایک ئەون بۆ پاراستن و ڕاگرتن ئەم سێ حەقە دەسەڵات دروست ئەکەن. ئینسانەکان چون بە گوێرەی حابز لە وەزعیەتە تەبیعی ئینسان گورگە ئینسانە بۆ خاتریەوەی بتوانن لە جەنگە هەمیشەگی دەربێن کەمیونیتی دروست ئەکەن،
سۆسایەتی دروست ئەکەن و دەوڵەت دروست ئەکەن. ئاوا لە ڕوانگەیە ئەنگلە ساکسۆنیە، لە فەلسەفەی ئەنگلە ساکسۆنیە ملت دروست ئەکرێت، دەوڵەت دروست ئەکرێت، یعنی ستەیت. کەواتە ستەیت بۆ پاراستنە سێ مافە: حەقە حەیات، حەقە مالکیەت، حەقە ئازادی. لە ئیعلامیەی ئیستقلال ئەمریکا ئێژێ خوددا ئینسانی بەم سێ حەقە دروست کردەگە. هەر دەوڵەتێک ئەم سێ حەقە پێشێل کات، نەک حەقێسی، نەک مافە مەردمە، بەڵکو تەکلیفە لەسەر شانی ئەو دەوڵەتە بەچەک بڕۆخێنێ. ئەمە تعریفە ئەوڵە دەوڵەت ملت یا نیشن ستیت. تعریف دووەمە نیشن ستیت، نیشن ستیتە فەڕەنسەویە. ژان ژاک ڕۆسۆ گرێبەستە کۆمەڵایەتی. ژان ژاک ڕۆسۆ ژێ ئینسانەکان لە وەزعیەتە تەبیعی لە بەهەشتە بەری ناژین، ئازادن، بەڵام ئینسانەکان بۆ خاترە شتێک سۆسایەتی کۆمەڵگا دروست ئەکەن. ئەو شتە چییە؟ کۆمەنوێڵە، ئیرادەی گشتی. ئیرادەی گشتی چییە؟ ئیرادەی گشتی سێ ئەرکە ئەخلاقیە گەورەس. یەک، یونیڤەرساڵەتی، هەمەگیربوون و جەهانگیربوونە، کردەیەکە کە ئیکەی. بە زوانە خۆمان ئەوەی بۆ خۆت حەزی پێ ئەەکەی بۆ دیگەرانیش حەزی پێ بکە. ئەگەر تۆ فکرەکەی دزی خاسە، بێنە پێشاوە خۆت دایکیشت دزی بکە لە تۆ دزی بکەی لە دایکە، باوکو بیکا لە گشتان، برات بیکا لە گشتان. جەهانت زەکان جەهانێک نێت و تیا بتوانی بژیت. ئەرکە ئەوڵ یونیڤەرساڵەتی ئەمر ئەخلاقی و کردەی ئینسان. ئەرکە دووەم، ئینسان مەوجودێکی خودمختاری، ئەتۆنۆمی، مخەیری دارایە اختیارە. یعنی من کە بڕیارمدا سیگار بکێشم، تۆ ناتوانیت گوشار بۆ من بێری کە من سیگار نەکێشم، لەبەرەوەی اختیارە من لە من ئەسێنیت. مەسئلەی سێوەم، ئینسان غایەتە. تۆ ناتوانی سوء ئستەفادە لە گیانە ئینسان و ئینسان بکەی بۆ نیاتە خۆت، لەبەرەوەی سروەت، ڕفاه، تەمام ئەمانە بۆ ئینسانە و تۆ ناتوانی ئینسان بکەیتە سوء تەمەنیە. ئەمە پێژن ئیرادەی گشتی. نیشن لە فەڕەنسە ئەوا دروست ئەکرێت، تۆ ئەڕۆیتە ناوە ئەمە، تۆ بۆ ئەمە ئەڕۆیتە ناویان، دەرنەتیجە هەڵبژێریت. نیشن نەتەوەی فەڕەنسەوی، نەتەوەی بژاردەس. بۆچی؟ بۆ خولقاندنە ئیرادەی گشتی. تا ئیرادەی گشتی دەوڵەت دروستکە، ستەیت دروستکە، ستەیت یاسا دروستکە، تا ئیرادەی گشتیە تۆ محقق بوێ. ئەمە دیسانەوە بووە نیشن ستەیت. خوێندنەوەیەکی ئەڵمانی هەیە بە ناوە ئایرن بلاد. بەڵام ئەڵمانیەکان لە پرەشا، لە ئیمپراتۆریەتە پرۆس، معتەقد بوون ملت ئەمرێکی تەبیعی کە لە ژێنەتیکە ئینسانەکانە، لە خوێنە ئینسانەکانە و لە زمانە ئینسانەکانە هەست بە هەبوونە وڵاتێکی مشتەرەک. ئەمە بووە دەستاوێزە ئێرانبازی، کوردبازی کە ملت ئەمرێکی تەبیعیە. ئەمە خوێندنەوەی ئەڵمانیە. بەڵام لە هیچ کامە ئەمانە ستەیت بێسزانیە. ستەیت دروست کردیاگە لەسەر ئیرادەی ئێمە، بۆ گیانمان، بۆ ڕۆحمان، بۆ غورورمان و بۆ گەورەییمان
و بۆ ئینسانمانەوەمان ستەیت بێسزا نییە. ئەمریکا ملەتێکی دروستکرد نەک لەسەر حەزارەت، لەسەر بازیە گەورە، بیگ گەیم. ئەم پێناسەیەم لە نیشن ستەیت کرد با بزانن کە ئەو چەمکەی من باسی یەکەم یعنی چی؟ ئێمە گەییگینە سەر و بەندی ئەوەی وا لە تارانە حکوومەتە هەرێمە کوردستان گوێت وا پێ، ئەوەی وا لە تارانە چۆن لە مەقتەعێکە لە ئەوروپا وتیان ئەمە دیسپۆتیزمە، ئەمە دیکتاتۆریەتە لەبەر خاتری ئەوەی کە مالکیەتە ئینسانەکان بە ڕەسمیەت ناناسێ، لەبەر خاتری ئەوەی کە اختلاف خاتە ناوە ئینسانەکان و جەنگە بێپایانەکان دینی دروزەکات، منافع ئیدەیەکی چکۆلە خوێن دروست ئەکات و چەمکە دیکتاتۆریان دروست کرد، دیسپۆتیزمیان دروست کرد، چەمکە ئەبسولوتیزمیان دروست کرد، مطلق گەرایی. تۆ ئیستەیشە کە دەم ئەکەیتۆ بە شێوەی ئۆتۆماتیک وەختی گەرەکتە بەی لە کەسێک و حاکمیەتێک پێی ئێژی مستەبد و دیکتاتۆر و ئەوانەی کە لە لیبەرالیزمە لە مقابڵی وێسیان. بەڵام گەینە دەورانێک لە ناوەڕاستەکان قەرنە بیستە هیتلێر خۆی ڕایش بوو، بەڵام پێیان نەبوو دیکتاتۆرەکەی ئەڵمان. والتەر بێنیامین، هەنا ئارێنت، مەکتەبە فرانکفۆرت بەم وەزعیەتە و بە ئەم مەوقعیەت و پێگە وتیان تۆتالیتاریزم، ڕۆچوونەوەی دەسەڵات تا ناو ناخە تەکتەکە ئینسانەکان بە دەستکاریکردنە وشەکان، بە دەستکاریکردنە دیمانیان، زەهنیەتیان، بە دەستکاریکردنە ژوورەخەوەکانیان. ئەمە ئیتر ناوی دیکتاتۆریەت نییە، استبداد نییە، ئەمە ناوی تۆتالیتاریزمە. و هاتە ناو فەلسەفەی سیاسی هەموو کەسێ ئیستفادەی لێ کرد. جۆرج ئۆڵڤێر ڕۆمانە 1984 نووسە. ئەمە مەقتەعێک بوو لە ژیانە خەڵکە ڕۆژاوا لە ئاڵمان. بە ئەمما ئێمە مرۆڤین خەریکین ئەژین ئەوەی لە تارانە دانیشتگە مەقتەعێکە نەبە دیکتاتۆریە جواو ئەدرێتەوە، نەبە ئیستبداد جواو ئەدرێتەوە، نەبە توتالیتاریزم جواو ئەدرێتەوە. ئەمەی لە تارانە دانیشتگە بێسزاکانە ئێرانین، ستەیت نین، مشتێ مجرمن کە ئەڕۆنە پێگەیەک ئەوەستن بێسزا ئەکرێن. لە فەساد، لە ڕاوڕوودکردن، لە ئەستەندنەوەی هەرسێ حەقە تەبیعی، لە بە حەیوانکردن تا لە ساتێک لە ناو خیابان و دەستڕێژکردن و بەستدەیان هەزار ئینسان کوشتن بێسزاکانن. چونە ناوە لیستە تۆرۆرە اتحادیە ئوروپای سەپاهە پاسداران نەکافیە، نەبەسە، نەباسی ئەکام پێگەکامە پێگەز. ئەمە پێگەی بێسزاییە، ئەنپانیشمنت بوونە. ئەمە نە ستەیتە، نە دەوڵەتە، هیچ کامیان نییە. ئەمە تۆتالیتاریزم نییە، ئەمە دیکتاتۆریەت نییە، ئەمە ئستبداد نییە، ئەمە بێسزاکانن و ئێشێ دژ بە بێسزاکان بوەستین. حکوومەتە هەرێمە کوردستان یەکێتیە نیشتەمانیە کوردستان. تۆ لە سناریۆی شکستە پەکەکە لە سووریە و کوردستانە سووریە وەکو مەیمون خەریکی بەشداریەکەی، بەڵام خەڵکە وڵاتە ئێمە داخدار و ڕەشپۆشە. پەنی خوارگە سۆتا ئەگرا و خوا لەشکرە مەلایکە داناگرێت. خوا بۆ ئێوە عەزابە قەوملووت ناهەنێرێت. بەڵام هەروە کە پێتم وت ئەم دیبەیتە با بۆ مێژوو بمێنێت و وا دەمتان داخست. نەتان هێشت لە هەرێمە کوردستانە وا ئەوەی بە سپای پاسداران و بە پەکەکە و بە حکوومەتە هەرێم هاورتانە سەر شەقام ئازیەتی بگێڕێت بۆ خەڵکە ئیلام، بۆ خەڵکە کرماشان، بۆ خەڵکە هەورامان.
بۆ خەڵکە ئوستانە کوردستان بۆ کەرەج ئەو کەرەجەی واتیا ژیان وان نیوەی ئەوانەی لە فەردیسە کەرەجا کوژیاگن خەڵکە کرماشان و خەڵکە کەنگاوەرن خەڵکە لۆڕەسانن خەڵکە ئیلامن نەتانێشت ئازیەتی بگرن نایەڵە نازیەتی بگرن بێسزاکان فقط شەیتانە با بزانیت تەنها ئوستورەیە کە بەمە ئەخوا شەیتانە شەیتانە فەسادەکە شەیتانە جنایەت ئەکا شەیتانە قوتار ئەوێت و هەر ئەمێنێت و لە فەساد و لە جنایەت و لە بێسزابوونە تۆ وایتە بەرەی شەیتانە وایتە بەرەی بێسزاکانە تۆ لەم منجەڵەوە هەڵ ئەقوڵێ بژاردکتە بڕۆیتە پشت بێسزاکان هەڵە بژاردگە من هێزە مەلایکەم لە پشتانیە ئتمامە حجەتەتەکا بکەم نێسم خوا بەلورەی وحیگونەی نایە بەدەمەوە تا تۆفانە نۆحە بەسەرا بخات بەڵام ئەم ساتە وەختە تاریخیتانە لەبیر نەچێت و ئەمما ڕوو لە فاسدەکانە منسوب کریاگە بە کورد گەڵ حیزەکانە بەرساختەیە دەسە دەوڵەتانە منتەقە ئەحزابە منتەسەبە بە کورد پێتان وانە بێ ئێمە نازانین سەرکردایەتیە بێسزاکانە ئێرانی بە حەوت ناوچە تەقسیم کردگە هەر لە زووەوە حەوت ناوچەی نیروگەلە مسەلح و ئەمنیەتی لە ئەگەرە دابڕانە ئێرتباتە لەگەڵە تارانە وەکو حکوومەت بڕیار بەن وەکو حکوومەت شەڕ بکەن وەکو حکوومەت ئیدارە بکەن گەڵ دڵپنە حیزەکانە دەوڵەتە بێسزاکانە ئێرانی پێتان وان نەبێت محورە کوردەوە قەومی کریاگە بەناوە کوردستانات کەوا لەژێرە دەسە محورە غەربە سپاهە پاسدارانە لە فەراخانە پەچڕانە ئرتباتیان تو بە عینوانە قەحبە پێدوابێ سناریۆی ئەقلیمە کوردستان لە دانە ئەفوات ئەدەیت و تا بڕۆیتە ئدغامە ناوە نیروگەلە سەپاهە پاسداران بووی تا ئەو ئتفاقەی بەسەر خەڵکە کوردەوارە داگیرکریاگە لای سووریە هاوردت بەسەر خەڵکە ئێمە بێریتی تا ئاوەکان لە ئاش بکەوێت و تاران مستەقەر بێت و تۆ بڕۆی تۆ تەسلیمە بێسزاکانە ئێرانی کەی من تا دوا هەناسەم شەڕە سەنگەرە تەگوەتەکە ئێوەکەم تەنیا چەکیشم ئەم زوانە سەواوتم لە ئوستورەیە ئەدیانە ئیبراهیمیا زوان کاراترینە کە موسا داوا ئەکا لەخوا ئوغدە لە لیسانی هەڵگرێت ئاغایە ئاسایشە سلێمانی لەبیرت بێت یەکێتیە نیشتمانی لەبیرت بێت حکوومەتە هەرێمە کوردستان ئەم ساتە مێژوە لەبیرت بێت ئەم دەنگە وەکو سەنەدە تاریخی هەڵەگەڕی ئیدەیە کەس هاتنە دەرگای ئێوە وتیان ئێمە ئەڕۆین ئازیەتی ئەگێڕین ئێوە وتتان نە بڕۆن بۆ ڕۆژ ئاوا هەڵی خەنۆ ئەوانەی کرماشان و ئیلام با بمرن و ئێوە چی کە بابەکەتان خۆش پوڵە نەوتە قاچاختان خۆش نادروسەکانە ئێران گەڕە شمال چووگە تاران چووگ ئازیەتی کوردی نازانن ئازیەتی دوو کۆڕە ماتەمینە دوو کۆڕە حەماسە نازانن چی وای پێتان کردگە بووگنە قەومە لووت چی هارتانی کردگە چی هارتانی کردگە لە جێگەیە قارون دانیشتگەن چی بەچیتانەوە بە سێ مەحافەزەتانەوە
بەچیتان و بە بەدمی لە نەوتتان و بەچیتان و لە هەموو ئینسانیەت و کوردایەتی و کوردبوون و نەریت داماڵیاگن بەچیتانەوە بەچیتانەوە فرمێسکێکتان هاو فرمێسکیتان دەریخ کرد لەو خەڵکەوا چاوەڕوان بوو نەک چاوەڕوانە پەت و بەتانی تۆوێت بیخۆ با کەم نێریت بیخۆ نەتان بیست کە ڕۆژان ڕۆژیان وا لە شوێنە نەتان بیستگە ڕۆژان ڕۆژیان وا لە شوێنە نەمانای تراژەدی تێگەین نەمانای یاسا و فەلسەفە تێگەن نەدابوو نەریتە ئەژدادی ئەزانن نە هاوسۆزی و هاودەنگی و هاوخەمی ئەزانن نە باوەشە ئاوەڵا بۆ یەکتری واکردن ئەزانن خوا دەوامتان نەدا خوا لێتانی تێک با تووشە عەزابتان کە تووشت دەربەدەریتان کە وا ئێوە ئیستەتان توانی مەدینەی سەدر ئیسلام بن کەس بەری پێتان نەگرت و شیوەنە ناوە خیاوان بگێڕن خوا بسێننەوە لە دەست زاڵم پێغەمبەر بسێننەوە لە دەست زاڵم ئیسلام بسێننەوە لە دەست زاڵم شین و ماتەمین بسێننەوە لە دەست بێسزاکانە ئێرانی لە دەست بوتگە لە بەناو خودا و محەممەد قسەکردن ئیسلام مڵکە گشتیتان بوو پرسە مڵکە گشتیتان بوو بۆ داتانە دەسە ئەم خەڵکە و ئەمما خەڵکە هەرێمە کوردستان کوردبوون و کوردایەتی مڵکە گشتیە تەک و تەکە ئێوەز هەنە حکوومەتە هەرێمە کوردستان نییە چۆن پار و نانەکانتان بە گەرۆ ئەڕواتە خوارۆ چۆن بێسزاکانە ئێرانی ڕووی بنیامین نەتانیاهویان سپی کرد لە 48 ساعەتە 20 ڕۆژی بەسەر و نەچووگە چلەی نەهاتگە من پێم وابوو ئێوە حاڵتان لێتێ لە منبەرە مزگەوتەکانەوە ئێوە نیم ساعەت دوعا ئەکەن ئەوەنەی مەڵام حەمەی ڕەبیعیتان لێ نەهات بێ شەرەفگە لە ئەوقاف مەڵام حەمەی ڕەبیعی ساڵە 91 لە مزگەوتە سونیەکانە جەوان شیرە کرماشانە لە ژێرە دەسە دەوڵەتە ئێرانیە دەسی بە دوعا ئەکرد بۆ شەعبە موسڵمانە عێراق لە بۆمب بپارێزرێن شەرمەزارە دەرگا و قیامەت وە خۆتان شەرمەزارە ئەو قورعانە ئەیگرنە دەست وە خۆتان فاسد گەلوان مزگەوت بووگەسە جێگەی حوبحوبێنە و پارە پەیداکردنە ئێوە لە مزگەوتێ کە تۆ تیا نوێژ ئەەکەی بم منبەرەکەی بەدەستەوە بێت بم بێشەرەف ئەمە خوایش هەڵی ناگرێت تەحملی ناکات و ئێمە سابەتی ئەکەین ئێوە نفرین بووگەکانن ئێوە وەبازەدەکانە تاعون زەدەن سابەتی ئەکەین ئەمەی ئێوە کردتان بە مەردەمە کورد لە ڕۆخاندنە دڵ و دەروون و ناخیانەوە لە ئینسان بوون دەرهاوردنیان هەموو شتێکتان لێیان سەند فرمێسکیان خوایان هاوسۆزیان ارتباطیان عاتفەیان ئینسانیەتان لیان مەمنوعە ئازیەتی بگێڕی لە خیابانەکانە سلێمانی مەمنوعە لە یاساد بم لە خوداد بم مەمنوعە ئازیەتی بگێڕیت تو کی فرعونی نەمرودی تو کی بەسەر مەحافزەیەک و دانیشتگی خۆی لێ گۆڕیاگە کی تۆ 2014 وەکو میگ دەرچووگە دەسە داعشتان وەبیرتان تێت ئەم ڕۆژە تنگانە
وا ئێوە خەریکن کوردبوون و نەریت و گەورەی و ئینسانبوونە ئێمە ئەوەنە سەلاخی حیفزەکرێ لەم مێژووە و بەردەوام ئەوێ لەم مێژووە وا جورئەتتان نەکرد نامە بدەن بێژن نایەڵین ئازێتی بگرن بۆ مەکتوب نتان نووسا پێتان وابوو کە مەکتوب نەینووسن مستەمسەک نادەن زوانە من هەر مستەمسەکێکە خۆتانیش ئەزانن لێتان داوا کردیا هاوخەمی بکرێتە کە ئەو مەردمە و نەتانێشت حسابە ئێوەیش وەکو بێسزاکانە ئێرانی ئەخرێتە لاوە وا بەرەبەرە لافاوە دژ بە بێسزاکان هەڵەسێ و ئێوە لەم کەلام کوردەوارە خۆ ناگرن